مدەڕیس بۆچی خەڵاتەکەی سەددامی ڕەت کردەوە؟ ئەدیب و عەلامەی کورد مەلا عەبدولکەریمی مدەڕیس یەکێک لەو کەسایەتیانەی کە دەکرێت وەک شانازیەکی گەورە لە ژیان و بەرهەمەکانی بڕوانین، چونکە ژیانی ئەم زانایە پڕە لە هەڵوێستی شکۆدار و مرۆڤانە. یەکێک لەو هەڵوێستانەی ڕەتکردنەوەی خەڵاتێک بوو کە سەددام حوسەین بۆی دانابوو. ساڵی 1955 هەواڵی ئەوە بڵاو دەبێتەوە کە سەددام ئۆتۆمبیلێکی سۆپەری مۆدێلی ئەو ساڵەی کردووەتە دیاری بۆ مەلا عەبدولکەریمی مدەڕیس. یەکێک لە نەوەکانی مدەڕیس دەڵێت ئێمە بەلامانەوە سیر بوو، چونکە لە تەمەنی باوکمان لە هیچ لایەنێکەوە بە تایبەتی لە کەسێکی وەک سەددامی خوێنڕێژەوە هیچ خەڵاتێکی وەرنەگرتووە لە ئازار و ئاشکەنجەی دەرونی زیاتر نەبێت. مەبەستی نەوەکی لەم قسەیە ئەوەیە کە جەنابی مدەڕیس تەنیا ئازار و ئاشکەنجە و نەهامەتی گەلەکەی وەک خەڵات لەو دیکتاتۆرەوە وەرگرتووە. هەر بۆیەش خێرا هەواڵی بۆ نووسینگەی سەرۆک ناردووە و پێیوتون کە ئەو پێویستی بەوەها خەڵاتێک نییە و وەری ناگرێت. یەکێک لە نەوەکانی ڕۆژێک پرسیار لە مدەڕیس دەکات کە بۆچی خەڵاتەکەی ڕەت کردوتەوە. ئەو دەڵێت هەرکە ئەو پرسیارم لێ کرد زۆر لێم تووڕە بوو. دواتر وتی جارێکی تر قسەی وانەکەی. ئەتەوێ لەم دواییەی تەمەنمە ببم بە بەرتیلخۆر؟ ئەوان خەڵاتی کەس بە خۆڕایی ناکەن ئەگەر مەرامێکیان پێی نەبێ. ئەگەر من خەڵات لەوان وەرگرم ئەبێ ببم بە ئەڵقە گوێیان و هەرچیم پێ بڵێن ئەبێ بە گوێیان بکەم. من هەرگیزا وەرگیز ئەم جۆرە شتانم لە کەس وەرنەگرتووە و وەرناگرم. عەبدولکەریمی مدەڕیس زانای بواری شەرع و زمان و ئەدەبیات، شیکەرەوەی دەقە کلاسیکیە کوردیەکان و نووسەری دەیان کتێب لەبارەی ئیسلام و شەرع و ئەدەبەوە. لە نێوان ساڵانی 1901 بۆ 2005دا ژیاوە و بەوەی هەڵوێست و بەرهەمەکانیەوە بۆ هەمیشە ناو و شۆرەتی لە ناوماندا بە زیندویی دەمێنێتەوە.